بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە کۆتا ڕۆژی هەفتە لە گەشتی شیکاری وەرزشی بەیەوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوانێ و دەمەوێت ئەمڕۆ قسە لە سەر یاریەکانی چامپیۆنز لیگ بکەین و بە تایبەتی کۆتاییاتنی و دوویاری بەرشەلۆنە و دۆرتمۆند و پاریس سەن ژەرمان و ئەستۆن ڤیلا. تاوان خۆتان دەزانن یاری دوێنێ ئێمە قسەمان لەسەر کرد بوتمان باز لە دوو شت دەکەین کە ئەگەری ڕوودانەکەی هاوشێوەی شتێکێکە وەکو فیلم وایە، چونکە سیناریۆکانی تۆپی پێ دەتوانیت لی بکەی بە فیلم، یعنی بۆ تۆ بتانی سێری چکەی وەکو فیلمێکی تایبەت وەکو فیلمێکی خۆش بە هەموو شێوازەکان نەتوانی. ئەوەی دوێنێ ئێمە باسمان کرد واقعەکە بەو جۆرە بوو، وتمان بەرشەلۆنە گەیشتۆتە قۆناغی داهاتوو، بەڵام دۆرتمۆند هاتووە دەیەوێت شێوێک بکات، شێوێکی خەیاڵی بێ مێژوو باسی بکە. باشە بۆ ئەستۆن ڤیلا بەراوردمان کرد بە پاریس، بەراوردمان کرد بە یاری چوون، وتمان بەڵێ ئەستۆن ڤیلا و ئۆنای ئێمری چەکەکانیان پێیە کە بتوانن شتێ بکەن لە یاریەکەدا و توانای ڕیمۆنتادا و گەڕانەوەشیان هەیە. باشە ئەمانە هەمووی شتانی واریدن لە تۆپی پێ، بەڵام هەردوو کارەکەمان بە زەحمەتدانە و باسیشمان لەوە کردووە کە لە ئەو چواریاری یەکەم لە قۆناغی چاریکی کۆتایی چامپیۆنز لیگ کە ئەنجام درا، ئەنجامەکانی یاری یەکەم یەکلاکەرەوە بوون تا ڕادێک. ئێستا پاریس سەرکەوتنەکەی یاری یەکەمی، بەرشۆنە سەرکەوتنەکەی یاری یەکەمی یەکلاکەرەوە بوو، نەگەرچی ئەم یاریەش وەکو ئەنجام وەکو شکستیانێنا، بەڵام گەیشتنە قۆناغی داهاتوو. کەواتە تا ڕادەیەک ئەو قسەی کە وتراوە ئەنجامی یاری یەکەم یەکلاکەرەوە بۆ بۆم تیپانە واقعی بوو و ڕوویدا و تیپەکان گەیشتنە قۆناغی داهاتوو. بەڵام دوێنێ پەیامێکمان پێگەی قسەیە دووپات بۆ لەوەی کە بڵێن یاری تۆپی پێ یاریەکی بە کۆمەڵە و یاریە کە تیپەکان ناتوانن لە ئەنجامەکان دڵنیا بن تا ئەو کاتەی ئەگەنە دۆخێکی تر. ڕاستتر بڵێم هەموو کات فیلم و سیناریۆکان بە جۆرێکن لەوەی کە ئەبێ چاوەڕێی هەموو شتێ بکەیت، ئەبێ چاوەڕێ بکەی لەوەی کە ئەنجامێک قەڵک بێتەوە. من دەمەوێت باسیەوەتان بۆ بکەم لە تۆپی پێیان، من خۆتان نزان هەندەری ئیتالیا و هەندەری میلانم. من ساڵی 2000 بینیم یاریزانەکانی ئیتالیا دەستیان خست بۆ سەرشانی یەک خۆیان بۆ ئاهەنگ بجێڕن لەوەی کە ئیتالیا پاڵەوانی یۆرۆبێ، بەڵام هەڵەیە ئێستا کاتی ئاهەنگگێڕانیە و کوبینیتان سیلڤان وێڵتۆرد گۆڵی یەکسانی کردەوە، دواتریش تێرزیگە گۆڵی دووبەیەکی کرد. ساڵی 2005 میلان لەوەدا بوو کە ئاهەنگی بردنەوەی چامپیۆنز لیگی حوتەمی بژێڕێ، 3 گۆڵی کرد لە جێمێکەمان لە لیڤەرپۆڵ. تەنانەت کارلۆ ئەنشلۆتیش لە گێڕانەوەکانی باز لەوەکڵێ بەشێک لە یاریزانەکان هەر لە نیوەی جێمەکانەکە چوینە باسی خۆگۆڕین. من ویستم باسی جێمی دووەم بکەم، بەڵام ئەوان ئاهەنگی بردنەوەی نازناوەکانە گێڕاخۆیان ببراوەدانە، بۆیە منیش لەگەڵ ئەوانە کارلێکم کرد، ینی بەو ئاهەنگەی ئەوان هەڵخەڵەتە. ئەگەر بشزانیە سەن چیلۆتی کە باسی گۆڕانکاری شتی پێکەن جوابیانەیە تۆڵی گۆڕانکاری بۆ ناکەوە بۆ ناکێڵێ من نایکەم. من باجمدا ینی هەر بە سەراحەت پێ دەڵێم یەکێک لەو سەبابانەی کە گۆڕانکاری ناکەوە کە ساڵی 2005 بە گۆڕانکاریەکانی ینی دۆخی تیپەکە تێک چووە زیان بە تیپەکەی گەی و نەیتوانی دۆخەکە یەکسان کاتەوە، بۆیە ینی کۆمەڵێ شت هەیە لە پشتی ئەم ڕووداوانەوە کاری لەسەر کردووە و کە ئاهەنگیش ناگەڕێ بۆ گۆڵەکان. ئەڵێ 2005 فێری کردم کە هەتا داوەرفیکەی کۆتایی لێنێت تۆ بۆ نییە ئاهەنگ جێڕێ لە تۆپی پێ. 3 گۆڵ یەکسان کرا و دواتر لیڤەرپۆڵ نازناوەکەی. بۆیە ئەمانە چیمان پێ دەڵێ؟ ئەمانە پێمان دەڵێ ئەو قسەیە ڕاستە لە تۆپی پێیە کە هەتا داوەرفیکەی کۆتایی لێنێ ئەنجام کۆتایی نایە و هیچ قسەیەکی وا منطقی نییە کە تۆ بیت بڵێم ئەنجامن دەمێکە لێ بۆ تۆ، بەڵێ تیپ هەیە دەتوانێت هەردوو یارێکە بەرێتەوە. بەڵام ئێمە باز لە چیەکەین؟ باز لەوەکەین کە هەر یاریەک تۆ حسابی بۆ بکەی، ینی نازانم چۆن تێت بێنم لەوەی کە ئەگەرم یاریە حساب بۆ نەکەی، ینی نەیخوێنیتەوە یا حساب خوێنەوەکی باش بۆتی بەرامبەر نەکەی ڕۆبەڕۆی شکستە بیتەوانێ. ئەگەر سەبارەت بە بەرشلۆنە قسە بکەم، تاوان من پێم وتی یاری لیگانێسیش پێم وتی بۆ ماندووبوونی بەرشلۆنە، بۆ ئاستی بەرشەلۆنە، بۆ هەموو ئەو دۆخەی کە هەیە ئەوەی ڕوویدا زۆر تەبیعیە.
چونکە ئەم تیپە یاری چوونی بە 4 گۆڵ بردوێتەوە لە دۆخێکی قورسای هەفتەی داهاتووتر یاری کۆتایی جامی شای ئیسپانیا ئەنجامەیە ئامادەکاریەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی قۆناغی 4 گۆشەی زێڕین دوو یاریتری لیگەی هەیە ڕکابەری لیگەیە تیپەکە پێویستی بەوەیە خۆی لەم ماندوێتیە بپارێزێ یعنی سیرکە یاری پێشوو لە یاری لیگانێسان ناچار بوو بۆی ئەوەی ڕکابەریەکە لە خولی ئیسپانیا ناچار بوو بەوەی کە یاریزانەکانی بەشداری پێ بکەوە بوو باڵدی تووشی پێکام بوو ئەم یاریە هاتووە پشووی بە پیدری داوە طبعا یاری نیگۆ مارتینێز و کۆبارسی و ئاراوخۆ ئەمە گۆڕانکاریەکە لەوەی کە چۆن ڕوودەدا چۆن ڕوونادا یعنی هەموو ئەمانە بارودۆخێکە لەوەی کە تی پێویستی بەم گۆڕانکاریانەیە فلێک پێی وتوین کە ئێمە بەشداری بار سێبەرگری کارەکە دەکەم و دەمەوێت خوێندنەوەی تەواویان بۆ بکەم لەوەی کە چۆن بم یا چۆن ڕوبەڕوویان بمەوە گرنگەوەی من پشتم بە ئەستووە بە ئەنجامی یاری چوون و گرنگەوەی من چاوەڕێ دەکەم لەوەی کە ئەنجامێکی باش لەم یاریەدا بێنم ئەمانە هەمووی دۆخێکن کە من زیاتری لەسەر دەدوێمەوە دواتر باشی ئەگەرەکانی ڕوودانی ڕیاڵمەدی دەکەم بەڵام سەرەتا دەمەوێت ناوبڕێک وەربگرم جارێکی دیکە سلااوتان لێ بێت تەمان قسەکانم لەسەر بەرشۆنم پێویست ناغا من وەصف و ستایشی بەرشۆنە بکەم وە پێویستیش نییە لەم یاریە سەرزەنشتی بکەم بەڵام تەنها دوو خاڵ لەسەر بەرشەلۆنە دەڵێم کە پێویستەکە هانزی فلیک گرنگی پێ بدە هانزی فلیک دەبێت تێبگا لەوەی کە کۆمەڵێک کەرەسەی هەیە بۆ دەستکاریکردن نابێت بە تایبەتی پیدری گۆنزالێس یعنی ئەکرێ پشوو بە هەر یاریزانەی بووی ئەکری هەر یاریزانەی لە تیپەکە دوور بخەیتەوە بەڵام ئەوەی کە تەوازنی تیپەکەت ڕاگرێ ئەوەی کە هێزی تیپەکەت ئەوەی هەموو توانای تیپەکەتی تیاکۆ بۆ تەوانێت لەوەی کە ڕاگریان کە لە بەرەو پێشچوون هاتنە دواوە پیدری گۆنزالێسە بەجددی من پێتان بڵێ بۆیە ئەکرێت فلیک لەم یاریەوە ئەم تێبینیە وەربگرێ و سەرکردایەتیکردنی مارتینێزیش بەشێکە لە یاری و ئەو تێبینیەش وەربگرێ ئەبێ هەموو یاری حساباتی تەواو بۆ تیپی بەرامبەرکەی ئێستا کاتی پشوو نییە و کاتی دەرفەدانیە بە یاریزانی تر یاخود گۆڕینی پلان چونکە کاتێکە تۆ بە یەک شکست بارودۆخەکە دێنیتە پێشەوە یعنی وەرە دیقەت بدەنێەوە ئەنج بەرشۆنە چواروی جەنجامی یاری چوونی بردۆتەوانێ بە هەموو پێوەرێک لە قۆناغی داتوە چانسێک بۆ دۆرتمۆن نەماوە دۆرتمۆن دوو گۆڵت لێ تۆمارەکە دیفاع گۆڵی لە خوانەکە توی تۆ گۆڵی سێ من لەسەر تۆمارەکرێ یعنی سیریکە تەڵی ئۆفسایدەکەی گرتی لەوەی برانتە تەڵی ئۆفسایدەکەی گرتی لەوەی برانتە بەڵام نەیگر لە گۆڵی سێمی گیراتسیە ئەو تەڵی ئۆفسایدە ئەگەرەوەی بران بیگرتایە دڵنیا بە لەوەی دۆرتمۆن بەرشۆنی ناچار بانجاندانی یاریکی 120 خولێکیە کرد ئێمە وتومانە هەموو کادەمە مەرج نییە سەرکەوتوی بەڵام کابرا پلانی یاریکردنی خۆیەتی ئێمە دەبێت ڕێزی لێ بگرین و دەبێت دۆکو ئیزافی کێوڕانەرە باسیکەین دوای زیانەکەی چۆن و چۆن نییە ئەم ڕاهێنەرە بەم جۆرە یاری دەکات و دەبێت تۆق و بۆڵێکی بۆیە من تەنهام دوو خاڵەمەیە لەسەر بەرشەلۆنە و سەبارەت بە پاریس سەن ژەرمان و ئەستۆن ڤیلاش یعنی ستایشکردنم حەز لێ نییە لەوەی باسی ستایشی تیپەکان بکەم لەبەروی پاریس هەموو ستایش لەگەڵ دەگرێت لویس ئینریکی و کارەکانی هەموو ستایش لەگەڵ دەگرن کە بە هەمان شێوە بۆ بەرشلۆنە و بە هەمان شێوە بۆ کۆڤاج و دۆرتمۆند کە شەوی ڕابردوو ئاسێکی ناوازیان پێشکەش کرد بەڵام ڕێزێکی زۆر تایبەت و پێزانینێکی زۆر تایبەت بۆ تیپێکی جوانی وەکو ئەستۆن ڤیلا بۆ ڕاهێنەرێکی گەورەی وەکو ئۆنای ئێمری بۆ یاریزانەکانی ئەستۆن ڤیلا بۆ ئەندەرانی ئەستۆن ڤیلا و بۆ یاریگای ڤیلا پارک بۆ ئەو یاریە ناوازە بەهێزە پڕچێژەی کە شەوی ڕابردوو سەرڕایەوەی کە یاری چوونیان بە دوو گۆڵ دۆڕانەوە بە جیاوازی دوو گۆڵ و ئەم یاریش دوو گۆڵیان لەسەر تۆمار کرا بەڵام ئەم تیپە کۆڵنەدەر بوو و ئەوەی نیشان نای کاتێکە بریندار دەبیت بۆ لە پێناو ئەوەی کەم برینە و ساڕێشکەی هەموو هەوڵێک دەدەی هەموو شتێک دەگەی ئەستۆن ڤیلا نەک لە دوای دوو گۆڵە دوی چەکە کە شایانی سێ گۆڵ بوو بگرە شایانی 5 گۆڵیش بوو کە تۆماریکە بەڵام دۆناڕۆما بوو بە ڕزگارکەری پاریس سەن ژەرمان و تیپەکەی ئەمریکی وە گەیشتە قۆناغی داهات و یەک پەیامم هەیە لە کۆی گشتیم دویارێمەوە تێدگێنم ئامانجی من بەرگریکردن نییە لە هیچ کەس من تۆی بینەر تۆی ئەوەی کە سیرمانەکە ئێستا تۆی ئەوەی کە جۆم لێگری لە هەموو کەس بەلامەوە گرنگتری هەموو تیپێک بە پەنجەیەکی تۆ ناگۆڕمەوە هەموو ڕاهێنەرێکی تۆ پێ بۆی کە خۆشمان دەرین بە پەنجەیەکی تۆ نایە احترامی تۆ لەسەر و هەموو شتێکەوە لای من بۆ ڕاهێنەر و بۆ یاریزان و تیم نییە میلان و ئیتالیا میلان نە ئەمە نییە من هەوڵ دەدەم لێم تێبگەی پێکەوە فێربین ئەم بەلا ڕێتابە و بەلا ڕێتابە من حەقیەوەم نییە من مەفهومەکە تێگەێنم ئەم قسەیە من لەسەری بەرپرسیارم و تەحەدای
هەموو کەسێکی پێیەکەم، هەموو کەسێک تەحەدا، هەموو ڕاهێنەرێک چەند کەڕەت خۆتان شایەتیم بۆ بن چەند کەڕەت لە تۆپی پێیا من باسم بۆ کردوون وتومە کارلۆ ئەنچیلۆتیت، پیپ گواردیۆلایت، یۆرگن کلۆپیت، هەر ڕاهێنەرێک کە تۆ بە ترۆ بکێزانی بۆ نمونە من ئەنچیلۆتی بە سەرداری ڕانەران نازانم ئەمە ئەنچیلۆتی، تۆ گواردیۆلا نازانی ئەمە گواردیۆلا، تۆ کلۆپ نازانی ئەمە، هەر ڕاهێنەرێکی ئەوەی تۆ دەیکەی، ئەوەی تۆ لە ڕانانا دەیکی، ئەوەی تۆ حەیوێتی بە تیپەکەەوە، ئەوەی تۆ گۆڕانکاریەکەی 115 یاریکردنە، 185 یاریزانە، 185 یاریزانە، چەندکەڕە دەمەم بۆ باس کردن. ئەم قسەیەشت بۆ دەکەمەوە کە جوان لێم تێبگەی. کارلۆ ئەنچیلۆتیت، گواردیۆلایت، ئیندیچیت، هەچ کەسێکیت، من بۆیە ناوی کارلۆ ئەنچیلۆتی میشەیەکەمێنم لەبەرەوەی لای من وایە ئەمەیە بزانی کە من ئەمی لێ بە دەرناکەم، ئەو بۆیە ناوی ئاوا دێنم، ئەمێ بزانی کە من ئەویشی لێ دەرناکەم بەوی شەوکە قساکەم. جوودی ئەم قسەیە، جوودی تاکە کەسی یاریزانەکانت نەبێ ناتوانی سەرکەوتن بێنی. ئەگەر چوار ڕاهێنەر بی کۆبی بیتەوانێ و لەسەر ئەو خەتە وەستابی جوودی تاکە کەسی یاریزانەکانت نەبێ ناتوانی سەرکەوتوبی. سەرکەوتن نایە بە جوودی چونکە یاریزانەکانت 185ەکەی تۆ تاواکەن، تۆ تەنها 115 خراپبی 115 باشبی 115 نازناو بەری تۆ 115 نازناو لە دەست بی 115 یاریزانەکان قەرارت بۆ دەدەن. ئەم شەو ئیمری هەموو شتێکی کرد، هەموو شتێکی کرد، بەڵێ بۆیە پێشتر بیکرا بەم شەو هەموو شتێکی تر وەکو کاری ڕانەر وەکو گۆڕانکاری وەکۆمەیە. ئەسین سۆ تۆپ دەفەوتێنێت تاوانی ئیمری چییە؟ تاوانی ئیمری چییە؟ کەواتە ئیمری کە نەگەڕایەوە جوودی تاکەسی یاریزانەکەی نەیەش بگەڕێتەوە. پاریس سەن جەرمان هەموو شتێکی کرد، بەڵام خەریب و لی تێکچێ. کێ نەیەش پاریس سەن جەرمان دەرکرێت؟ دۆناڕۆما نەیەش دەرکرێت. ئەمە چییە؟ جوودی تاکەکەسی یاریزانەکە نەیەش پاریس سەن جەرمان لە چامپیۆنز لیگ دەرکرێت. قۆناغی پێشوش پێم وتن دۆناڕۆما نەیەش پاریس سەن جەرمان لە چامپیۆنز لیگ دەرکرێت. جوودی تاکەسی یاریزان ئەوەی بەرشەلۆنەی ڕێکردەوە کە ئێستا بڵین بەرشەلۆنە بۆ خراپ بۆم شۆ وەڵێن چی؟ هەموو کەسێم قسەیەکە. پیدری یاری نەکرد، ئێنگۆ مارتینێز یاری نەکرد، ئێخۆنۆ یاریزانی تر لە بەرشلۆنە یاری کرد. ئێخۆ هەر فلیگ ڕایەنەر بوو. ئەی بۆ لەبەرەوەی کەرەسەکە و 185ەکە کامل نەبوو، نوقسانی هەبوو 185ەکە. بۆیە باوەڕ یعنی سێریکە وەڵڵا من حەز دەکەم هەمووتان فێر بن، حەز دەکەم هەمووتان لە من باشتر بن، حەز دەکەم دیوی ڕاستی تۆپێ وەرگرن. ئەوەی پێتەڵێ تاکتیک جیاوازی ناکە لە نێوان تاکتیک و شێوازی یاریکردن، ئەمە دووشتی جیان. پلانی ڕانەر تۆ توانی باسیکەی، بەڵام تاکتیک ئەو وردەکاریە کە ڕانەر لەگەڵ ڕاوێژکارەکان و یاریدەدەرەکانی قسەی لەسەرکات، تۆ لێرە ئەتوانی ئاماژەیە بەی بڵێ ئەمەم شک بێت، بەڵام ناتوانانی قسەی لەسەرکەی. هەموو ڕای دووبارەیەکەمەوە، هەموو ڕاهێنەرێک پێویستی بە جوودی تاکەکەسی یاریزانەکانێتی بۆی کە سەرکەوتن بێنێ. کارلۆ ئەنچیلۆتی چامپیۆنز لیگی ساڵی 2023 کە هێنای ئەگەر ئەو پێگاتە بەهێزەی نەبووە و ئەگەر دیدە نەبووە لە لێدان یەکلاکەرەوەکانە نەیەتوانی بێتە براوە. ساڵی 2007 ئەگەر گۆڵەکانی ئینزاگی نەبووە نەیەتوانی بێتە پاڵەوان، کە ئینزاگی خۆتان بینیتان دوو تۆپکە لە چانسی میلانیشان نەبوو کردی بە گۆڵا و تیپەکەی کرد بە پاڵەوان. ڕامۆس یاری کۆتایی 2014 بە جوودی تاکەسی خۆی کۆرناڵێکەوە وەرەکرێ هەستاوە لە ناو وەرگریکارانی ئەتلێتیکۆ سەرەکە لێدا دەیخۆت دەیکاتە گۆڵۆ، بەڵێ ئەنچیلۆتی وەکو 115ەکەی خۆیشی کردووە، بەڵام 185ەکە یاریزانە. بۆ هەموو تیپێک وایە، بۆ هەموو ڕاهێنەرێک وایە. لەم قسەیە بەرپرسیارم ئەوەی کە پێتەڵێ ئەم بە جوودی تاکەسی یاریزانەکانی باتەوە، ئەمیش بە جوودی تاکەسی یاریزانەی باتەوە. یاری پێشووی لیگانێس یەک نمونەی ترێمە، یاری پێشووی لیگانێس خۆڕاهێنەر بە ڕافینان ناڵێ وەرە لە یاشە تاکە، ئەوە جوودی تاکەسیم یاریزانەیە کە بەرشەلۆنە لە گۆڵێکی حەقیقی ڕزگارەکە. بەڵام ئێمە کە باسی فلیکەکەین ئەڵێن فلیک 115ەکەی خۆی بەسەر و زیاوە جێبەجێ کردووە، زۆر پێرفێکتانە جێبەجێ کردووە. ئەم ساڵ کاڵێن ریال کێشەی هەیە ڕەنگە ئەنچیلۆتی و 115ی خۆی بە جوانی جێبەجێ نەکرد بێ، بەڵام 185ەکەی یەکتیڤ نییە. بۆ هەموو تیپێکەم قسەیە من ئامانجم ئەوەیە کە شتەکەت بە جوانی تێبگەنمەوە بە جوانی لی تێبگەی. تاوان زۆر بە خێرایە مەلای کۆمنتەکان دوایی ئەمە سەر باسی ڕیال لەبەرەوەی زۆر کاتەکەم لێ ڕۆی. یارەکەی دوێنێ سەلماندی تشکاندنی تەڵی ئۆفساید دواتە دۆڕانی بەرشۆن داوای لێبوردنەکەم ناتوانم ناوەکان بخوێنمەوە لەبەر خێرایی. خاڵە محەممەد پێم وایە ئەنتەر سەرەکەی بۆ بەرشۆنە قورسە بگاتە یاری کۆتایی.
سڵاو لە تۆش سڵاو کاک محەممەد شەپی سێمباپی و ڤینیسیۆ جۆنەر سەرکردایەتی ڕیاڵکەم بۆ ڕیمۆنتادا ئێستا باسیەکەین بەسەر چاو کاکەیوان ئەوە ئەڵێ نامم بۆ نردوی باسی پرسیارشت ناکا بۆیە بەسەر چاو تاوان بیرم چوو بە داوای لێبوردنەوانێ دهۆک شەوی ڕابردوو بۆ پاڵەوانی جامی کەندا و مێژوویکی گەوری بۆ تۆمارکردین ئێمە دوێنێ ژوای سەرکەوتمان بۆ خواست بە هیوایەوەمە بێ بە نازناوی گەورەتر دەستکەوتێکی مێژووی بوو دەستکەوتێکی تایبەتمەند و هەمومان شانازی پێوەکەین هەموو کوردێک خاوەنی و سەرکەوتنی دووەکە هەموو کەسێک خاوەنی هەموو کوردێکی خۆمان هاوسۆز بوو لەگەڵ دووەکە هەمووان هانی دووەکیاندا بۆ دەستەبەرکردنی ئەم نازناوە بەڵامی تر بە جدی وای لێهاتووە هەموو سەرکەوتنێک کۆمەڵی خاوەنی هەیە کە تۆ بێت تا سنووریە بڕۆی بەڵام ئێمە خۆمان بە خاوەنی ئەم سەرکەوتنی دووەکە زایی و لە ناخی دڵمەوە پیرۆزبایی لە دکتۆر عەبدوڵڵا سەرۆکیانی دووەک دەکەم کە پیاوێکی بەڕێز پیاوێکی بە احترام پیاوێک میوان دۆست پیاوێک یعنی ڕێز لە ڕۆژنامەنووس لە هەموو دیوەکانی دیکە کە من پێم وایە مامەڵێکی تاو جیاوازی کرد چونکە خۆم ڕوبەڕوو بینیمە خۆم لەگەڵ یا میوانناری کردوین و لەگەڵ یعنی بە جدی ناوازەیەوە شایستەیەوە بوون کە ئەو نازناوە دەستەبەر بکەن بەرشەلۆنە خراپ بوو یان دۆرتمۆند بەهێز بوو بەرشۆنەوەکو پێم وتی ئاسایی خراپیش بێ ئەمە هەڵسەنگاندنی بەرشۆنە نییە ئێمە بیکەین باسم کرد لەوەی کە دۆخی یارەکە بەو جۆرە بوو دەستی هەموو لای خۆش بێ چ هۆکارێک و لاوازەی کێرسناڵ وا دەکات ڕیمۆنتادای بەسەردا بکرێت سێری یارەکەی بەرشۆن لەم کرد دوێنێشە بەڕاستی شتێکی سێری مەسپێک لە یاریەکان یاریزانەکان خۆیان ماندوو نەکرد ینی وەکووا بێاتە بن بۆ مەشەقی تر نازانم ڕایەنەر پێوتم خۆتان ماندوونە وەڵا ئەسڵی نەبوو یاریزان خۆی ماندوو کرد بەرشلۆنە کەوتە لێواری مەرگەوە ئەگەر ئەم قسەی تۆ تەواو بێ یاریزان خۆی ماندوو نەکرد بێ بڕۆ بزانە ئەو کاتەی فێرمین لۆپێز تۆپەکە دەخاتە ناوە ئەو گۆڵە تۆمارەکەن بزانە یاریزانەکانی بەرشەلۆنە و فلیکی ڕانەر تۆ فلیک دەبینی فلیک 5 گۆڵ 6 گۆڵی دەکرد ئاهەنگی نایجێڕە وایە ئێمە لە بارین بینیمانە فلیک سروشتی بەو جۆرێک کە گۆڵەکان تۆمارەکە تەبیعەتی بۆ جۆرەیە هەنگ ناگەڕێت دەبڕۆ بزانە کە فێرمین لۆپێز ئەو تۆپە دەخاتە ناو بن سەبعینی دەیکاتە گۆڵ بڕۆ بزانە یاریزانەکانی بەرشلۆنە چۆن ئاهەنگە جێڕن و بڕۆ کاردانەوەی فلیکیش بینە چۆن ئاهەنگ بەو گۆڵای جێڕێ لەبەرەوەی لە قورسایەکی گەورە بەرشەلۆنەی هێنایە دەرەوە ئەم قسەی زۆر نامەنتەقیە بەر یاریزانەکان خۆیان ماندوو نەکردووە کاک زاگرۆز ڕیاڵ ناتوانێ ئەم شەو هیچ بکات بەدڵمام هەموو ڕێزە سوپاس برام سوپاس دەکەم ئەگەر ئەم شەو سیباز یاری بکات دڵنیان باشتیم ژاردەیە بۆ هێڵی ناوەند پێشبینی چێلۆ ڕیاڵ لە سەباسیەکەین سوپاسانەکەم ئەزیزەکانم من بۆ دیوەم ناوێ یعنی بکوێتە سایشتکاری خودی خۆم من هیچم لێوە زیاتر نییە بڕواکە وەکو تۆ بینەری یاریم فەرقەکەیەوەیە من شاشەیەکم لێ داگیر کردوون ئەو چەندین ساڵە وە خۆشم خوێنومە لەسەری و خۆشم شتە یاریم کردو لە ساحەیە بەڵام شتەکە چییە من یەک شتم لە ناخی خۆمان دەرکردووە کە هاتوومەتە سەرم شاشێ ڕق و چینەم دەرکردووە هیچ کەسێ بە ڕقەوە سیر ناکەم ئێستا ژوەرە پێم لە باشترین ناوەندی ئەستا لایەوە زۆرێگەڵ لە کەمە چاوی بە بەرشەلۆنە هەڵمای چاوی بۆ نمونە بۆ وەڵای ئێستاش من پێتەڵێم پێدری باشترین ناوەند ئێستاش پێدەڵێم فلیک سری ئەم قسێ فلیک گەرکەکەی خۆی لە بەرشۆنە کۆتایی پێناوە لەبەری ئامانجەکانی لاپۆرتایتی پێخەم من لە ئامانجەکەەوە سریەکەم ئێستا ژینریچی ئەگەر ئەم ساڵ لەگەڵ پاریسی شای جانزانە نەبا لای من هەڵسەنگاندنی بۆ ناکرێت ساڵی سێمی بووە کە چونکە ئەو هاتووە بۆ 3 ساڵ تیپەکەی دروستکە بەڵامەوەی تر چۆن خۆی بە ڕاضی دانێ هاتووە چاوەڕێی کەمینێکە چاڕی شتێک لە منتان بینی و بێ ڕێزیە بە گواردیۆلا بکەم کە خۆتان زۆر باشە زانن من تاکە ڕاهێنەرێک کە محیبەتم بووینێ لە تۆپی پیاپی گواردیۆلا بینیتانە بێ ڕێزیە بە گواردیۆلا بکەم بۆ ناتوانم ئێستا زروفی گواردیۆلایەوە نییە بێ ڕێزی پێ بکەم بچم بە مێژویا بچمەوە بچم بە گرێبەستەکانە نا ئەوکی ڕێزێ من هاتووم خزمەت کە هاتووم سوود بە تۆ بگێنم من باسی خراپی گواردیۆلاگەمە حەق دووچینێ نەخێرە سە کاتی هەڵسەنگاندنی گواردیۆلا نییە ئەبێ بە ژیرانە قەرار بێ ئەم ساڵ هیچ پێوە نییە بۆ گواردیۆلا ئەگەر ساڵی داهاتوو خراپێ ئەوە پێی دەڵێم بەڵام ئەم ساڵ پێ دەڵێم گواردیۆلا تۆ لە 150ەکەی خۆت وەکو پێویست لەگەڵ یاریزانەکانت جێبەجێ نەکردووە 185ەکەشی کێشیتیا بوو دەبڕۆ بزانە کی ئەم قسەی بۆ تۆ کردووە دەبڕۆ بەسەر هەموو یارەکانە تەطبیقیکە ئەو 150ی من بۆ ڕانەر پێموتوی ئەو 185ی بۆ یاریزان پێموتوی کە یارەکانت بۆ یەکلاکەنەوە بڕۆ سەیری هەموو یاریشی تۆپی پێکە بڕۆ سەیری هەموو نازناوێکی تۆپی پێکە ئەگەر بەم قسەی من یەکلانە بۆ من بەرپرسیارم لەسەری بۆ هەر هەموو شە جا
ئەچمە سەر بارودۆخی ئەم دویارە پێش هەموو شتێک ئەم دویاری ئەم شەو پێی وتین بەڵێ بایر مونیخ لە توانایدا هەیە بەرامبەر بە ئینتەر میلان بگەڕێتەوانێ و بلیتی گەیشتن بۆ قۆناغی چوارگۆشەی زیێڕین ببڕێ بەڵێ ڕیال مەدرید لە توانایدا بەرامبەر بارسینال بگەڕێتەوە ڕیمۆنتادا بکە ئەم دویاری ئەم شەو وای پێوتین پاریس لە ناو یارەکەشە 4 گۆڵ پێش ئەستۆن ڤێلاکە و ئەستۆن ڤێلا ئەگەر دۆناڕۆما نەبووە یارەکەی گەیانە ئیزافی بە دیریژ نەبوو سەرکێ بن سەبعینیە گۆڵە لە خوان نەگا بە دوور نەبوو یاری بگاتە ئیزافی ئەو گۆڵی براند ئۆفساید نەبێ بە دوور نەبوو یاری بەرشەڵۆ و دۆرتمۆند بگاتە ئیزافی لە کاتێکا 4-1 بۆ ئەنجامی یاری چوون کەواتە بۆچی ئێمە باوەڕمان بۆ نەبێ بایرن بتوانێت لە ناو جۆسەپی میاتزایە لە ئینتەر میلان بەرێتەوە بۆچی باوەڕمان بۆ نەبێ ڕیال مەدرید بتوانێت ڕیمۆنتادا بەرامبەر بارسنال بکە ئارسنال بە دوو تۆپی وەستا و تۆپێکی جوڵە گۆڵی لێ کردووی خۆ ڕیال مەدریدیش توانایەوەی هەیە ینی هەرەوە بکاتەوە بە گۆڵ و یارەکە تێک بچێ ئەمە جگەلەوەی یاریگا هاوکاری کەم دوو تیپە بێ ئەوەی کە ئەرکی بایرن قورسەکان لەم یاریە یەک شتە ئەوەی کە بایرن لە ناو هەندەرەکانیان نییە بۆ ئەنجامدانی ئەم ڕیمۆنتادا بۆیە تۆزەوەی بایرن بە قورس سێرەکە ئەمە جگەلەوەی پێکانی ئەلفۆنسۆ دەیڤس پێکانی بەرگری کارەکان دایەت ئۆپامیکانۆ ڕەنگە ئۆپامیکانۆ و لێڤڵە بەرزە نەبێت لە تۆپاکە ئێمە بەم جۆرە باسیکەین بەڵام بۆ بایرن یاریزانی سەرەکیە نوقسانیە موسیالا سەرکێ کەواتە گەر بایرن نەتوانێت گەڕانەوە بکە ئێمە بیانوێکمان پێڵین کەرەسەکانی کۆمپانیە و پێویست نەبوو کەواتە 1985ەکەی کۆمپانی نوقسانیتیە ئەگەر نەشگەڕایەوە دۆخێکی یاساییە چونکە تو یاریزان یاریت بۆ یەک لاکاتەوە هەموو پلانەکانی خۆت دانێ هەموو تێبینیەکانیان پێ بڵێ مشتێکان بڵێ کە یاریزان جێبەجێ نەکرد بڵێ چی خۆ ئیمری ئەم یعنی باسم بۆ کردی ئیمری هەموو شتێکی گر کاسین سۆتۆپ دەفەوتێنێ بڵێ چی کە تیلیمان سەر لێدەدا دەیخاتەوە سەر و دۆناڕۆما دەیگێڕێتەوە بڵێ چی تاوانی ڕاهێنەر نییە ئەم تۆپانە فۆتێ تاوانی ڕانەر نییە گۆڵ پارێزە بێ بە تایبەتمەند تاوانی کۆمپانی نییە کاکە کە کەرەسەی تەواوی لەبەردەستان نییە مۆسیالای پێکانە ئەلفۆنسۆ دەیڤزی پێکانە و پامیکانۆی پێکانە ئەو 150ەکەی خۆی گرنگە کۆمپانی بۆی کە لە چامپیۆنز لیگ دەرەکرێت پێی ناوەترێ ڕانەرێکی فاشی چونکە باشیە ناوە بە باشی هاتووە لە دۆخێکی باشایە لیڤەرکوزنی دووەمی جامی ئۆرۆپا لیگی دەرکردو لیڤەرکوزنی پاڵەوانی وەرزی ڕابردووی بۆنزلیگەی دەرکردو بە هەردوو یارێکە ئێ هاتۆتە بەرامبەر ئینتەرێکی زلهێز سێ پێکانی کاریگەری یاوە کەواتە توانای تاگە کەسی یاریزانی نابێگەر بارن ماڵاوای بکە ئەگەر بشگەڕێتەوە بامان شێوە کۆمپانی من پێم وتی وتومە 150ەکەی خۆی جێبەجێ کردووە ئایا جێگرەوەیەکمان هەیە بۆ مۆسیالامەمان بۆ بکە ئایا جێگرەوەیەکمان هەیە بۆ ئەلفۆنسۆ دەیڤس ئایا یاریزانەکانی ئینتەرم دەرفەتە لە دەستدەنەوە هەڵی میلان دووبارەکەنەوە لە نێوان گوێمەکانی ساڵی 2005 هەنگی سەرکەوتنی نازناوی چامپیۆنز لیگ گیانجێڕا بۆیە وەکو واقع وەکو زمانی تۆپی پێ ئەوەی ئینتەر کردوێتی لە ناو یاریگای لیانزەرینە طبعا بەدەر لە یارەکە من پێم وایە بارن یارێکی زۆر سەرسوڕێنەری کرد بەرامبەر بە ئینتەر میلان سەر ڕای و نوقسانیانە بارن نەتوانێت لە نێو یاریگای ئینتەرا بیکاتەوە واتە ئەگەرێکی کراوەیە بەڵام بە ڕێژەیە گەتوانین بڵێ ئینتەر میلان لە 165 گەیشتوتە قۆناغی داات و بە حکمەوەی یاریگایە و لە 135ش بارن ئەمەلی ماوە بگەڕێتەوە سەبارەت بە ڕیال مەدرید و ڕیمۆنتادا و یاری ئارسنال طبعا ئارسنال باشترین خاوەنی هێڵی بەرگریە ئارسنال تیپێکە کە دامەزراوەیەکی زۆریان پێوە دیارە چەند ساڵێکە پێوەکەن لە پێشم پێگاتێ ڕیال مەدریدەوە پێکەوەن پێکەوە ناوێنە لە چ لەگەڵ ڕانەرە چ لەگەڵ ینی هەم ڕانەرەکەی لە پێشەوە لەگەڵ ئەم یاریزانەکارەکان یاریزانەکانی ژەگەر وەریانگرین لە پێش ئەو یاریزانی تری ئەرسناڵ و لەگەڵ ڕانەرەکانیان کار دەکەن کەواتە وە پشتمانە سوورە بە ئەنجامی یاری چوون باشە بەڵام وەکو پێم وتن و دەیڵێمەوە ئەم شەو ڕیال مەدرید وەکو واقع ئامادەکاری تەواوی کردو وەکوەوەی کە لە ڕووی هاندان و لە ڕووی تیپ و لە ڕووی یاریزانەکانەوە ئامادەکاری تەواوی کردو وە پێشەوەی ئەم یاریانەی دوێنێ ببیندێ کە ئەو تیپانە چۆن گەڕانەوە ئەنجامدا ڕیال مەدرید خۆی پێشتر هەر داوای گەڕانەوەی کردو ئاساییە ڕیال مەدرید ماڵاوایی کە وەرزی ڕابردووی پاڵەوان بوو باشە ئاساییە وەکو زمانی تۆپێ وەکو دەستکەوت بەڵام بەرپرسیارەتەکان وەرەگیرێتەوە کە تۆ ماڵاواییت کرد بەرپرسیارەتەکان وەرەگیرێتەوە چ بۆ ڕانەرە چ بۆ یاریدەدەری ڕانەرە چ بۆ ڕاوەشکارە چ بۆ یاریزانە بەڵام کە تۆ لە من برپرسی بڵێ ئەگەری ڕیمۆنتادا هەیە ئەگەری ڕیمۆنتادانە ئەوەی کە بارودۆخەکە لەسەر ڕیال مەدرید تۆزێک گومانمان لا دروستەکە ئەوەیە کە ئێمە هەمیشە دەزانین ئارسنال یەکتێگەیشتنێکی زۆر باش لە نێوان بەرگری کارەکانیە هەیە و تیپێکیش کە لە مێژووی چامپیۆنز لیگا ڕیال مەدرید ئاماری خراپ بۆ بەرامبەری یعنی ئەرسناڵە
ڕاستە سیاریان کرۆ بەڵام تر ئامارەکەت خراپیت تۆ ئامارە لەگەڵم تیپای بەم جۆرێ و لێک هەڵوەشانی بەرگریکردنی ئارسینال هەمیشە ئێمە وی تێبینیمان کردووە ئەزاین لێک هەڵوەشانێکی زەحمەتە زۆر قورسە لێگەڵوەشانی زەحمەت کەواتە بۆ ئەم کارێ ڕیال مەدرید ئێمە پێویستمان بەچێ باسیم بۆم بۆکردن تم هەنێ یاری تۆپی پێ لە فیلمەچێ چۆن تۆ فیلمێک هەیە کە زۆر پێی معجیبی سیناریۆکەی هێندە جوان داڕێژراوە ڕووداوەکانی هێندە جوانن تۆ کۆڵ نادەی بۆی جارێک و دوو جار و سێ جار سێی چەندین جار سەیریەکەی ئەم چێژێ بینیتەوە کۆمەڵە یاریمان هەیە چەندین جار لێ دەدرێتەوە سیر دەکرێتەوانێ بۆ نمونە ئێستا من هەر هاندێکی ڕیال مەدرید وەربگرم ینی لەوە ئەچێ بەدڵنیایم قسێ بکەم بڵێم 20 جار 30 جار سێری ئەو گەڕانەوەی دوو گۆڵی ڕۆدریگۆی کردوەوە بەرامبەر بە مانچستەر سیتی لەوە چێ 20 جار 30 جار سێری کردی بێتەوەێ سێری و دوو گۆڵی خۆسیلەوەی کرد بێتەوە بەرامبەر بە بایرن میونخ بەرشەلۆنە سێری و 6 گۆڵیان کرد بێتەوە بەرامبەر بە پاریس سەن چی ئەوەی بەرشۆنە بۆیە ئەو ڕیمۆنتادایە تێکچوو بۆی کە تیپەکە نازناوەکەی نەبێت ینی تەنها ئەوە ڕیمۆنتاداکەی تێگا و گەڕانەوانە ئێستش قیمەتی ئەو گۆڵی ئینیەستا لە بیر ناکرێت کە لە کۆتا خولەکە ینی هەمووی ئێستا هەندەری بەشۆنە کە هەر بڵێ غەددارە تێگا لە وشەی ئیسلام شەوالی ساڵی 2009 بە گۆڵەکەی ئینیەستاوتی لەبەرەوە کۆمەڵێک بارودۆخ هەیە پێویستی بە فیلمێکی سینەمایە کە لە یادەوەریمانە تۆماریکین ئەنیا وەکو واقع ڕیال مەدرید ماڵاوایی کردووە وەکو واقع ئەرسینال گەیشتۆتە قۆناغی داهاتوو بەڵام ئەنجامەکانی دوێنێ شەو پێمان دەڵێتەوە ئەم شەویش هەموو ئەرکێ گواریدا و هەموو شتێک گواریدا بەڵام پێت ئەڵێم من ئەم پەیامەت تێگەێنم ئارسناڵ لای من لە 160 لە قۆناغی داهاتووە چونکە ئەنجامەکانی دوێنێ بۆ چوونیان گۆڕیەوە و پێم وایە ئەگەر هەیە بۆ ڕیمۆنتادە ئارسینال 50 بێن بۆ 6 لە قۆناغی داهاتوە ڕیال مەدرید هێشتا 140 بۆ 45 شانسی ماوە بەپی یاریەکانی دوێنێ منەمەند بۆ باسەکەم بۆیە واقعیتر بڵێم ڕیال مەدرید پێویستی بە داڕشتنی سیناریۆیەکە یاریزانەکانی ببن بە پاڵەوانێکی گەورە لە فیلمی ئەم شەوە و ئەم فیلمە چۆن دەچێ بەڕێوە لە ئاخیرا بەتەڵەکە دەکوژێت یاخود لەم فیلمە ئەم شەو پاڵەوانەکە یاخود کە بە خۆمان وەکو زمانی خۆمانەڵێن پاڵەوانەکە دەکوژێت یاخود پاڵەوانەکە لەم فیلمەیان نامرێ و سەر دەکەوێت کە تایتڵی فیلمەکەش لە کۆتایی ڕوا لەسەر پاڵەوانەکەدا تا یەک شەمە پێتانەکەم و خواتە